هەوڵەکان لە ئەمریکاوە بۆ ڕاگررتنی هێرشەکانی تورکیا و گروپە چەکدارەکانی دژی ڕۆژاوا زیاتر دەبێت. هەوڵەکانی حکوومەتی هەرێم بۆ وەرگرتنی قەرز و دابینکردنی موچە لە بەغدا شکست دەهێنێت. زانیاری نوێ لەبارەی ئەو کەسەی دەبێتە سەرۆک وەزیرانی سووریا ئاشکرا دەبێت. لینزی گراهم کۆنگرێزمانی کۆماریەکان و کەسایەتی نزیک لە دۆناڵد ترامپ ڕایگەیاند نابێت بەهێڵین هێزە کوردیەکان بکەونە بەردەم هەڕەشەی تورکیا و هێزە توندڕەوەکانی دیکەی سووریا لە کاتێکدا شەڕی داعشیان لەگەڵ ئێمە کردووە. ئەو کۆنگرێزمانە وتیشی پێشتر ڕۆڵم هەبووە لە نووسینی پرۆژە بڕیار لە کۆنگرێز دژی تورکیا ئەگەر تورکیا جارێکی دیکە شەڕی کورد بکات کە هاوکاری سەرۆک ترامپ بوونە ئێستاش ئامادەم هەمان کار بکەم ئەگەر دەست هەڵنەگرن. هاوکات پێگەی ئەلمۆنیتەریش ڕایگەیاندووە کەوا ئیدارەی بایدن لەسەر ئاستی باڵا پەیوەندیان بە تورکیاوە کردووە کە دژی ئەوەن بەرەیەکی دیکەی شەڕ لە سووریا بکرێتەوە. داواشی کردووە هێرشەکانی تورکیا و گروپە پاشکۆکانی دژی کورد لە ڕۆژئاوای کوردستان بوەستێنرێت. بەپێی زانیاریەکان لە چەند ڕۆژی ڕابردوو سەرۆکی حکوومەتی هەرێم و بەرپرسانی باڵای هەرێم هەوڵیان لەگەڵ بەغدا داوە ئەگەر بە قەرزیش بێت بڕێک پارەی تەواوکاری بۆ موچەی مانگیدا بۆ هەرێمی کوردستان بنێرن بۆ ئەوەی بتوانن دەست بە دابەشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم بکەن. بەڵام بەپێی زانیاریەکانی ستاندەر تاوەکو ئێستا بەغدا نەکەوتۆتە ژێرباری ئەو داواکاریە حکوومەتی هەرێم و ئامادە نییە هیچ بڕەپارەیەک جگە لەو 763 ملیارەی پێشتر ناردوویەتی بۆ هەرێمی کوردستان بنێرێت. ئەمڕۆژ حکوومەتی هەرێم بەنیاز بوو موچەی مانگی دەدابەش بکات، بەڵام لە جیاتیەوە لیستی موچەی مانگی 12 بۆ بەغدا ڕەوانە کرد. بەپێی زانیاریەکان ئەحمەد ئەلبەشیر کە لە ساڵی 2017 سەرۆکی حکوومەتی ڕاگوزەر بووە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی دەستەی تەحریر شام ڕادەسپێردرێ بۆ پێکهێنانی حکوومەتی ڕاگوزەر لە دیمەشق. بەپێی زانیاریەکان حکوومەتی ڕاگوزەر کە لە ئیدلیب ڕاگەیەندرا پێکهاتبوو لە چەندین کەسایەتی تەکنۆکرات و شارەزای بوارە جیاجیەکان لە ساڵی 2017ەوە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی دەستەی تەحریر شام حکومڕانی کردووە. بەپێی زانیاری سەرەتاییەکان ئەبوو محەممەد جوڵانی بەهۆی ئەوەی لە لیستی تیرۆرە نایەتە پێش و بەشدار نابێت لە حکوومەتی ئایندەی سووریا.